بۆ قسەکردنی زیاتر لەسەر پلانە درێژخایەن و مامناوەندەکەی حکوومەت بە تایبەتی لە دەستەی گەشت و گوزار با بزانین پلانەکە ئاتا چەند خۆیان ئامادە کردووە بۆ ڕاکێشانی ئەو ملیۆنان گەشتیارێک کە بەنیازن تاوکو 2030 بیان هێنە هەرێمی کوردستان. ئەمەل جەلال وەردەگرین. خاتوو ئەمەل جەلال لە سلێمانی و لەگەڵمان دەبێت، سەرۆکی دەستەی گەشت و گوزار. خاتوو ئەمەل لەبارەی پلانەکەتان ئێوە هیچ با بڵێن دراسێکی ئەوتان کردووە لە ماوەی تاکو 2030 بتوانن ئەو ڕێژە گەشتیارە بهێنە هەرێمی کوردستان، یعنی هەرێمی کوردستان توانای هەیە پێشوازی لەو گەشتیارانە بکات؟ سەرەتا زۆر سپاس بەو پێشێکی جوانە کە ڕوونکردنەوەیکی زۆر زانستی بۆ کەرتی گەشت و گۆزار خستانە ڕوو. سەرەتا دەمەوێت سوپاسی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بکەم کە بەردەوام هەم جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بەشێکی زۆری لە وەزارەتە بەڕێزەکان لە پەیوەندی و هەماهەنگن لەگەڵمانە تا بتوانین کارەکانمان زیاتر بکەین، بە تایبەتی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار جەنابی کاکساسان کە لەگەڵمانە بێکەوە دانیشین پلانی کورتخایەن، پلانی درێژخایەن، دراسە هەڵسەنگاندن، سەردانی مەیدانی، لێکدانەوەی پێداویستیەکان، بربەستەکان و چارەسەریەکان. ئێمە لە هەفتەی ڕابردوو میوانداری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کراین لە کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجومەنی وەزیران کە کۆبوونەوەی هەفتانەی خۆیەتی میوانداری دەستەی گشتی گەشت و گوزار کرا. جەنابی کاکساسان راپۆرتێکی حەفظە خاڵی خوێندەوە تایبەت بەو کەموکوڕانەی کە لە ڕابردوودا ئێمە لە ڕێگای راپۆرتەکانمانەوە لە هەموو بەڕێبەرایەتی گشتەکانی گەشت و گوزار و ئیدارە سەربەخۆکان و لە ڕێگای دراسەوە ئاڕاستەکرا بوو. دواتر ڕێگە بە من درا کە پرزنتیشنێک عرض بکەم لەوەی کوردستان بناسیێنە مۆکۆی کە چیمان هەیە و دەتوانین چی بکەین و تەحەدیات و بربەستەکانمان چییە، بەرپرسیارەتیە هەمەلایەنەکە واتە ڕۆڵی هەر یەکێک لەو دامەزراوانەی لە کوردستانە بەرپرسیارن چییە و چۆن دەتوانین کوردستان بخینە سەر نەخشەی جیهانی گەشت و گوزاری واتە ببێ بە یەکێک لە ئەندامانی ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی. بۆ ئەوە ئێمە لە سەرەتادا باسی ئەومان کردووە کە ئێمە دەمانەوێت بە ئەوەی کە با بڵێن بەمان شێتێک کوردستان وڵاتی خەونەکانە چۆن دەتوانین ئەم وڵاتە کە وەرزەکانی ساڵی کە بنەماکان و ڕێگەزەکانی گەشت و گوزارتیایە دەوڵەمەندە. تاکید جەختمان لەوە کردەوە کە کوردستان پێم وایە یەکێکە لە ناوچەند ناوازەکانی سەرگۆی زەوی کە هەر چوار وەرزی ساڵی و ڕێگەزەکانی گەشت و گوزاری ئاینی، گەشت و گوزاری سەرکێشی، گەشت و گوزاری وەرزی، چالاکیەکانی شوێنەواری دیان و دەیان مێژووی شارستانیەت و مرۆڤایەتی لەم ناوچەیە هەیە کەواتە لە کۆی 6 فۆڕمی گەشت و گوزاری 15 فۆڕم هەیە کە ئێستا ئێمە دەتوانین لە کوردستاندا برێوی پێ بدەین و ببێت بە ڕێگەزی گەشتیاری و ببێتە سەرچاوی داهات. باسمان لەوە کرد چۆن دەتوانین هەر وەزارەتێک لە ڕێگای ئەم پلانەی ئێمەوە ئەم پلانەی ئێمە بۆ 2030 جێبەجێ یعنی دەچێتە تەواو دەبێت بەپێی ئەو بەرنامەی خۆمانە. زۆر ڕاشکاوانە لەگەڵ جەنابیانە باسمان کردووە ئەگەر ئێوە هاوکارمان بن ڕۆڵ و بەرپرسیارەتەکان دابشکەین و ئەم پرزنتیشنی ئێمە بریتیە لە سێکتەرە جیاوازەکان، لە تەحەدیات، لە بەراوردکردنێکی نێودەوڵەتی یان بەراوردکردنێکی هەرێمایەتی. وڵاتی تورکیا نزیکترین وڵات، وڵاتی ئیمارات، وڵاتی ئێران، ئەم وڵاتانە لای ئێمە نزیکن. چۆن بتوانین کێبڕکەی ئەم وڵاتانە بکەین لە ڕاکێشانی گەشتیار، لە زەمینە سازی، لە بەهێزکردنی ژێرخانی خزمەتگوزاریەکان. خاتوو ئەمە لەبارەی پلانەکەتان قسەیەکتان کردووە ئەمڕۆ باسی ڕاکێشانی سەرنجی گەشتیارانتان کردووە تاکو 2023 پلانی درێژخایەن و مامناوەندتان هەیە. یعنی ئێمە لەو ئاستەین کە ڕکابەری بۆ نمونە ئیماراتێکی وەکو دوبەی بکەین کە ساڵانە 7 ملیۆن گەشتیار ڕادەکێشێ. یعنی ئێوە هیچ کەرستەیەکتان لە بەردەستە بۆ ئەوەی پێشوازی لەو گەشتیارانە بکەن؟ ئەنی هیچ ئامادەکاریتان کردووە؟ ئێمە بەڵێ ئەگەر بەڕێزان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەکیدەم شایدی ئەومان بۆ دەن کە من زۆر بەڕاشکاوانە کوردستان وەکو کەرتی گەشت و گوزاری ناساندم لەوەی کە ئێمە ئەگەر بمانەوێت کێبڕکەی وڵاتانی دەوروبەر بکەین. جەنابەت باسی ئیمارات و تورکیات کرد دەبێت نرخەکانمان ئەگەر نزمتر نەبێ هاوتا بێ لەگەڵ نرخی ئەو ناوچانە. ناکرێت نرخی هۆتێلەکان لە هەولێر و سلێمانی و دۆهۆک گرانتر بێ لە وڵاتی تورکیا. پێنج ئەستێرەی ئەوان
هەرزانتر بێ لە پێنجستێرەی ئێمە لایەنێکی تری ئەوەیە کە ڕێگاوبان و خزمەت گوزارەکان لایەنێکی تر هەمە جۆرکردنی چالاکی گەشتیاریە واتە گەشتیارێکی ئەجنەبی گەشتیارێکی عەرەبی کە دەیە بێتە کوردستان دەبێت کۆمەڵێک با بڵێن چالاکی جیاواز لە شارەکان ببینێ بۆیە من زۆر بەڕاشکایی وتم لە ئێستادا ئەوەی کە سەردانی سلێمانی دەکا پێویست ناکە سەردانی هیچ شارێکی تر بکە ئەوەی سەردانی پایتەختی کوردستان دەکا پێویست ناکە بچێتەوە و بە پێچەوانەشەوە بۆ دهۆک و ناوچەکانی تر لە زۆربەی زۆری پارێزگاکان ئەوانەی کە با بڵێن دەوڵەمەند بە شوێنی گەشتیاری بەڵام کە دەچێت شوێنە گەشتیاریەکە یعنی لە ڕووی پرۆفشنالیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە کەم و کوڕی زۆری تێدایە ئێوە چۆن داوا لەوە بەرهێنەر دەکەن بێن لە سێکتەری گەشت و گوزار ینی وەبەرهێنان بکەن پرۆژەی ستانداردی جیهانی پرۆژەی پرۆفشناڵ ئامادە بکەن جەنابەت باسی ستانداردت کرد و باسی وەبەرهێنەرت کرد لەناو ئەو پرۆژەی ئێمە پلانەکەیە ئەوەیە کە پرۆژەی میکسکەین لەسەر زەویەکانی گەشت و گوزاری یاخود لەسەر ئەو زەویانەی کە ڕێگەزی وەزارەتی داراییە یان کشت و کاڵە یان شارەوانیە چۆن ناهی هیچ وەبەرهێنەرێک نایە 50 ملیۆن دلار خرج کە تاکو سەرمایە پرۆژەکەی بێتەوە تەنها لە گەشت و گوزاری بێ ئەوەی لە ئیمارات و لە تورکایە دەرفەتە درێت واتە میکسێک دروستە کرا لە بینی ئەوەی شقەقی سیاحی سەکەنی و گەشتیاری تێکەڵ کردووە تێکەڵبوونی ئەمە بەمانای ئەوەیە تۆ دەرفەتێکە دەیوە بەوە بەرهێنەر تا بێت گەشت و گوزار زیاتر چالاکی ناوازە بکە باسمان لە بوونی بورجەکان کرد ئەو بورجانەی بورجی ئیڤڵ بورجی خەلیفە بورجی ئازادی لە ئێران و دەیانی تر باسمان لە ئەکواریۆم کرد باسمان لە شاری گوڵ کرد باسمان لە با بڵێن باخچی ئاژەڵان کرد تەلەفریکەکانمان چۆن زیادکەین چالاکی سەفاری و سەرکێشیەکان ئەم وەبەرهێنەرانە ئامادەن بەڵام دەبێت ئێمە زەمینە سازی بکەین ئێمە ڕێنماییەکانمان ئامادە کردووە بەس پاسەوە لان جەنابی وەزیری شار پەسەند کراوە ماوەتە سەرۆی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەبارەی شوێنەوارەکان ئێمە هەزاران شوێنەوارمان هەیە لە هەرێمی کوردستان خۆ ئەمیش ناتوانانی وەبەرهێنانی تێدا بکرێت بەڵام بتوانی بۆ نمونە ڕێ بۆ بکەیتەوە بۆی گەشتار بچێت سەیری بکە بۆ ئەو پلانتان چیە کە بەشێکی زۆری گەشتاران دەیانەوێت شوێنەوارەکان ببینن بەڵام پێم وایە کێشەی ڕێگەوبانیان زۆرە ئەو شوێنەوارانە دەتوانین وەبەرهێنان نەخێر دەتوانین وەبەرهێنان بکەین دەتوانین وەبەرهێنان لە شوێنەوارەکانمان دەتوانین وەبەرهێنان لە شوێنە ئاینەکان لە پەرزگاکانمان بکەین بە نمونە ئێمە ئەشکەوتی شانەدەر باسی مێژووی مرۆڤی نێدەرتاڵ و مێژووی مرۆڤایەتیە کات کە ئێسک و پرووسکەکانی ئەشکەوتەکە هەیە دەکرێت لە خوارەوە لە نزیک ئەوەوە چەندین چالاکی گەشتیاری هەبێ بۆ ئەوەی گەشتیار لێی بمێنێتەوە دراسی بکە سەردانی شوێنەکە بکە پەرزگای لالشمان هەیە دەیان پەرزگا و گۆڕی پێغەمبەرەکانمان هەیە دەیان چالاکی سەرکێشی دەتوانین لە چیاکانی کوردستان بیکەین ئێمە چەندین چیایی ناوازەمان هەیە کە بەفری تیاخاتۆمە دوایین پرسیار لێ دەکەم لەبارەی پارێزگای دیهۆک ببوورە پارێزگای هەڵەبجە پارێزگای هەڵەبجە کە چەندین شوێنی گەشتیاری سەرنجڕاکێشی هەیە بەڵام هەتاکو ئێستا هوتێلێکی پرۆفشنەڵ و دەکرێت بڵێن هوتێلی هەلێنێت چوە گەشتار پێویستی بەمانەوەیە لە هەڵەبجە یاخود ڕێستورانتێکی پێنج سێرەی یاخود چەند ڕێستورانتێکیە بێ بەڵام بێبەشە لەوەی بۆچیە تاکو ئێستا ینی پلانتان بۆ دانەڕشتووە نەخێر تازە بە سپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئستحداسی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەی کردووە کە بەم نزیکانە ئینشاءڵڵا بەڕێوەبەرە گشتێکی دەست بەکارە بێت ئەوە لایەکی جانبێکی تری ئەوەیە کە ئێمە دڵخۆشین بەوەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم پلانەی ئێمەی پەسەند کرد بە کۆی دانگ و لە هەمان کاتیشدا ئەوەی زۆر عەمەلی بوو بۆ ئێمە فەرمانگەی هەماهەنگی بە داداچوون ڕاست پێرا کە لەگەڵ ئێمە هەماهەنگ بێ بۆ ئەوەی پلانی کورتخایەن پلانی درێژخایری هەر وەزارەتێک چییە ئێمە چیمان لێیان ئەوێت چۆن دەتوانین ئەوە بکەین سەرنجام بەڵێنی ئەوەماندا ئەگەر ئەو داواکاریانەی ئێمە هەمانە جێبەجێ بکرێ دڵنیاین لەوەی نزیک دەبینەوە لە 20 ملیۆن لە ساڵی 2030 ئینشاءڵڵا عومر باقی ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار سوپاس کە لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت زۆر سوپاس باش